یەکێتی و پارتی دواپۆستەکانی بەغدادیان لە نێوان خۆیاندا دابەش کرد بە ڕێکەوتن دوو وەزارەتی دیکەیان بۆ یەکلایی کرایەوە لە بەغداد، وەزارەتی ژینگە بۆ یەکێتی و ئاوەدانکردنەوە بۆ پارتی. ئەمەش لە کاتێکدایە ئەو دوو حزبە ناکۆکی قوڵیان لەسەر کەرکووک و یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک هەیە بۆ کورد. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە و پێیان وایە یەکێتی و پارتی کەرکووکیان لا گرنگ نییە، بۆیە هیچ کات لە پێناویدا ناگەنە ڕێکەوتن. یەکێتی و پارتی ئەگەر ڕاستیتانەوێ حەقی خۆیەتی لێرە لە کەرکووک بەتایبەت لە کەرکووک ڕێکەوتنیان هەبێت لەسەر ئەوەی کەوا جومگە ئەساسیەکان لە دەست نەدرێت، چونکە ئێمە ڕۆژانە بەڕێوبەرایەتەکان هەیە لە کەرکووک، دەوائیرەکان هەیە، بەڕێوبەرمان زۆرە، هەمووی ڕۆژانە لە منافەسەی بینی یەکێتی و پارتیان لە دەست ئەدرێ. بەڵام لە هەمان کاتیشە بەرژەوەندەکانیان وا ئەخوازەیە زۆرجا لە پێناوی مەساڵح و بەرژەوەندی خەڵکی تیانە بێت، لە پێناوی مەسلحەتەکانی خۆیان قوربان ڕێکەوتنەکانیان زۆر ئاساییەوە ئەشبێنین لە بەغا ڕێکەوتنیان لەسەر وەرگرتنی چەندین وەزارەت هەیە. کاتی ئەگەگەڕێتەوە سەرخاک ئەوەی حساب بێ بۆ ملەتی ناکەن. ئەوە بینین چەندین ساڵە کەرکووک لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە و لە 150 خاکی کوردستانمان لەدەستدا، بەڵام ئەوان شەڕی پۆست دەکەن لە بەغا، بەڵام لەبەر خاکی هەرێمی کوردستان و لەبەر خاکی کەرکووک و لەبەر بەرژەوەندی ئەو خەڵکە نایەن ڕێکەوتنیە بکەن لەم شارەدا و تاکوم پۆستێکی پارێزگار بۆ ئەم شارەدا بنرێت و ئاوڕێکی زیاتر لە خەڵکی کەرکووک بدرێتەوە. یەکێتی و پارتی کەرکووک وەکو کارتێکی خام بۆ فشارخستنە سەر یەک بەکاردەهێنن بۆ یاسایکردنەوەی دۆخی شارەکە و یەکلاییکردنەوەی ئەو دۆخە لە ئەجێندایاندا نییە. دوی هێزە کاتێ ناکۆکی لەسەر پلە و پۆستێکیان هەر شتێک ناکۆکیە کەوتە نێوانیان، ئەو کاتە مەسەلەی نەتەوە و نیشتیمان دژی یەک بەکار ئەهێنن تا ئەو کاتەی ڕێگەکەون. بەڵام بەداخەوە لەسەر مەسەلەی کەرکووک ئەم دوی هێزە پێیان باشە کەرکووک هەمیشەکو مادەیەکی خام بمێنێ بۆ ئەوەی بە شێوەیەکی عاتیفی بەکاری بێنن لە ململانی سیاسیە بۆ شکاندنی یەکتریان بۆ دژایەتی یەکتری بەکاری بهێنن. ئەگینا ئەم دوو هێزە بە ئاسانی ئەتوانی ڕێک بکەون لەسەر دانانی پارێزگارێکی کورد، ڕێک بکەون لەسەر ئەو تێبین و سەرنجانی کە ئێستا لە کەرکووکە هەیە. بەڵام ئەم دوو هێزە لەبەر خاوەن ئەجەدایەکی سیاسی استراتیژینی لە ڕووینەتەوەی نیشتیمانیەوە، بۆیە مەسەلەی کەرکووکیش بەلایەنەوە مەسەلەیەکی لاوەکیە، تەنها بەکارێنن بۆ بەرژەوەندی حیزبیەکان. حزبی دەسەڵات لە کوردستان شەڕی پلۆپۆسەکە لە بەغا، شەڕەکەیشان بۆ بەرژەوەندی تەسی حزبایەتی خۆیانە بۆ وەرگردنی پلۆپۆسە لە هەرێمیش بە هەمان شێوە. بەڵام کە دێنە سەر کەرکووک خەبی کەرکووکیان نییە. خەبی کەرکووک بۆ ئەوان خەبی نەوت و پارە و دۆلار و بەرژەوەندی تایبەتی خۆیانە. بەداخەوە ئێمە چاوەڕوانمان نەکرد کە هەرێمی کوردستان کەرکووک تایبەتمەندی خۆی هەبێ لە سیاست و ئەجیدای حزبەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی حزبە دەسەڵاتدارەکان. باهۆی بەرژەوەندی حەزبی و شەڕی پۆست و ئیدارەدانی هەڵا لە کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان، جگە لە دەستدانی نیوەی خاکی کوردستان، کورد زیاتر لە 100 پۆستی ئەمنی و ئیداری لەدەستداوە. ئێستاش ئامادەنین لە پێناو گەڕانەوەی شکۆی کورد لە ناوچەکە سازش لە بەرژەوەندی حەزبی و شەخسەکانیان بکەن و دۆخی کەرکووک ئاسایی بکەنەوە. چیان نووری، کەناڵی پەیام، کەرکووک.